ئەو کاتتان باش هاوڕێیان لە هەر شوێنەکەن. دوێنێ کورتە ڤیددیۆکی ئەوم دیت پاڤل تاڵەبانی ئاڵایە چیرە دەستە و هەندێک لە پاسەوان و مریدەکانی لە دوو دەسوڕێنەوە دەیەوە پیشام ینی ئەوە داهێنانە چی کردیە یان شتەشی زۆر جوانە دیارە بەر لەوە ئەگەر ئاوەڕدەینەوە دەمەوێت سردێک باسکەم کە ناوعەک لە فێڵە لە خەڵک و هەڵقوڵاوی سادەبوون نییە سادەبوون دەبیت چۆن بیدەوە مەسوول هەڕیان کەس بەقەت سەددام سادە نەبوو لەو شتانە ئەهات بەو هەموو ترسەی هەیبوو کە لە شەڕی عێراق و ئێران و ئەمریکا دایم سعادە ناو خەڵگە سوڕاوە مەنجەڵی هەڵدەگرت شایی دەکرد کورە هەرچی سادەی بوون بوو تعبیری دەکرد ینی ئەو ناخە کوڕە هەژاریەی کە سەدام لێی پەروەردە بوو مەعدەنەکەی نەدۆڕاند بوو و بە فەعلیش ینی خزمەتی خەڵکی دەکرد یعنی دەسوار شوێنە کۆمەچی دەکرد پارەی پێدەدا و خەڵکەش وەسعی باش بوو لە ڕووی اقتصادیەوە سەرباری ئەو هەموو جەنگە دروست کراوەی سەدام دایەوە دەبینی نەوزاد هادی وەکو کەسێک خۆی وا پیشان دەداتە ناو خەڵک و تەلەفۆنی خەڵکی جواب دەداوە بەڵام نەوزاد هادی چیرە هەولێر کرد یعنی هەر بە ناوزاد ڕکن بەناوبانگە لەبەرەوەی ئەوەندە زەوی ڕکنی برد تەفرتونای ئەو هەولێرەی کرد و لە قۆناغی ئەو کە متەسەڕفی بەرپرسی یەکەی ئیداری ڕقەمیەکە سەردەش عوسمان تیرۆر کرا مەلاوشار تیرۆر کرا دەیان و سەدان کەس گیرا ئەوانش هەمووان لە نیچەوانی نەوزاد هادیشە لەورەی متەسەڕفی ڕقەمیەکە دوای هەڤاڵ ئەبوبەکر پەیدا بوو لە سلێمانی دیتمان ئەویش دەیەوێ وا خۆی پیشاندا پاسکلە چیرەکەم وەچەند دوای ناڕازگۆ بوو لەگە پاسکلەکەشی سیارەشی ئاخر مۆدیری وەگرت گرنگ نەوعەک لە سادەبوونی دەویست پیشامدا و دەهاتە ناو خەڵک و ئەوانە بەڵام هەڤاڵ ئەبوبەکر لەو سلێمانیەی دو سێ جار بە سەدان کەس گیرا تەعزیب درا بەرپرسی ڕقەمیەکی ئەمنی بوو ئەوانە لەسەری حیسابە و ئەو سلێمانیە وێرانەی کە ئێستاکە خەڵک چەندین کەس لە سڕەی موچە مرد ئەوە بەرپرسی یەکەی ئیداریە ناخوا لە تاریخ بڵێ وەڵڵی من هیچم بەدەست مەیکە خاڵش کە ئێستا ئومێد خۆشناویش پەیدا بوو وا دەکە خۆی بە ئیسکاندادا و لە ناو خەڵکدا دەنیش بەڵام هەر لەو هەولێرە وەرە سەیرکە چ کێشە و چ زەوی داگیرکردن و چ ستەمەکە و خەڵک چەند دەترسێ لەو ئەوروپا لە هەولێر بڕوا بکەن ئەترسن ئیهانە دەکرێن دەگیرێن زەویان داگیرکرایە ئەرهابەکەیە تا ئێستا خەڵک من ناڵم ئەو خەڵک وێنادەکە بەداخەوە بەو شێوە نییە یعنی لە حدود بەدەر خەڵک دەترسێت کە لە ئەویت کە دەیمەسەرێ بەڵام ئەرهابەکی گەورە هەیە لە هەولێرێ و زەوی داگیرکردنەشی زۆر هەیە و ناقانونێکی زۆر لەو پایتەختە هەیە و ئەو پایتەختە بوویتە پایتەختی گەواد و لە شڕۆشەکان بەدەیان شوێن هەیە کە گەورەترین منبعی گوندی لوبنانیە بە هەر حاڵ شوێنی بەعسیەکان و شوێنی مەلهەو شتەکان ئیلا ئیلا ئاخیری بە هەر حاڵ بۆیە سادەبوون ئەگەر ڕەنگدانەوەی ئەوی تێدا نەبی واقعی کۆمەلگای تێدا نەبی و خزمەت گوزاری لەگەڵدا نەبی و لە ناو هێزێکی ئەدالەت خواز نەبی فلسی سوستانەکە لە هەمووی قێزەوەتر نەوشیروان مستەفا ئەو تەمسیلیانەی نەداکرد هەموومانزان سروشتی نەوشیروان وابوو ینی هەر ئینسانە و سروشتی هەیە حەزی لە جرکە هەیە حەزی لە سادە بوو ئەوەیە جرکەی سادەیە هەیە حەزی لە خواردن ئەوە هیچ عیب نییە ینی هیچ عیب نییە بەڵام هەموو کات تەزویر عیبە فێڵکردن لە میلەت شەرمەزاریە ئەگەنا هەیە چیە ئێستان بۆ خۆم حەزم لە جلە بەنمونە هەیە حەزی لە جلنی هەیە حەزی لە سیارەیە هەیە حەزی نازانم لە چی ئیلا ئاخیری ئەوە خولیایە گرنگ لە حسابی خەڵک نەبێ بەس قێزەوەترین دەور ئەوەی بینی نەوشیروان مستەفا بوو یعنی ڕاستە نەوشیروان کەسێکی زۆر سادە بوو بەڵام قێزەوەنیەکەی نەوشیروانە چدا هاوڕێیان 40-50 ساڵ ئەو کابرایە لە 76ەوە دەبۆ 2017 76 یعنی 20 لەولا 40 ساڵ تقریبا
خەباتی لەو عەدالەتی کۆمەڵایەتی و شەفافیەت و چەوساوەکان کرد کەچی جرکەی سادەی لێبەرە کردنان و تەماتەی دەخوارد کەچی دوای ئەوە لە پەنای ئەو قەمسەڵای کە دەرێن 20 ساڵە هەیتی و لە پەنای ئەو زرکە و پێڵاوە و ئەو شتەیە کەچی بە ملیار دۆلاری ئەو میلەتەی داگیر کرد وە کەسیش بەقەت نەوشیروان ئیدعای لە بۆ مەسەلەی شەفافیەتی مادی و زوڵم نەکردن و مولکی گشتی حرەکەیەکی گەورە و گرانی دروست کرد و تەفروتونای کرد دیار هەر ئەو نەبوو بەڵام ئەو ڕەمزە هەر ڕەقەمێکەکەیتی کە ئەو هەم ئینهیارەی تووشی خەڵک کرد ئەو هەم ڕەشبینیە گۆ حیزبێکی دروست کرد و حیزبێکی لە ناو برد وە کەس بە نەوشیروان بە ئێمەشەوە بێتاقەتێکمان هەبیەشێک لەوانە ئەو نەوشیروان مستەفایە بوو کە گەورەترین گورزی لە بەرەی ئۆپۆزیسیۆندا یعنی بۆیە ئەوەی ئێستا کوڕەکانی تاالبانی دەیکەن قوبات بدات هاتەوە وەڵا لە بۆ من سەری دەکەن حەلاقی دەدراشی و وەچ سمۆرەی بەسەداریدا ئاودی دەبوو ڕسمەچیەوە دەکرد و وا خۆی پیشان دەدا کوورەکەچی من دەرکەوت بە ملیار دۆلاریە یان پاڤێل ئێستا گوتمان عەلەمەچی دەزەدا دێتە ناو خەڵک و سادە کاچی من بەس پاڤێل ئەفەندی تەیارەکەت بە 72 میلیۆنیە وەرە لە چێت بوو وەرە 20 سیارەی هەرە ڕاقیت هەیە بای چەندان میلیۆن دۆلارە وەرە بانقی خۆت و داکت و پلکت و براکەت بزانە ئەو قوتی ئەو میلەتەیەیانە ئەو سادە بوونە تەمسیلیانە چێ لەسەر و جێراچی بەخۆت و بە نەوزات هادی ڕک نەوزات هادی و بە ئومێد خۆشناو بە هەڤاڵ ئەبوو بەکر و بە نەوشیروان مستەفا و بە قوبادی لە بەرامبەر ئەو خەڵکی دەیکەن خۆ هەر هەمووتان خەڵکێەوە بەقەد 1 ساڵی سەدامی خزمەتگوزاری ئیداریشتان نەگەیاندە خەڵک ڕازگۆش نەبوو نەگەر هەژارەکەن بەڵام سەدامیش بە حوکمی ئەوەی لەگەڵ ئەوەی هەڵقوڵاوەشی ڕاستەقینەی بوو تەمسیلەی نەدەکرد لەگەڵ ئەوەی هەموو خزمەتگوزاریەکانیدا بە خەڵک بەڵام دیکتاتۆر بوو هەر تەواو نەبوو وە نەوشیروان سروشتی وابوو تەمسیلەشی نەدەکرد بەڵام بە حوکمی ئەوەی دوای ئەوەن هەولێر گوتنی قورم ساغ دەرچوو لەگەر ئەو بانگەشانەی کردی و جۆتە کوڕەکەی کردە فیرعەونەشکە بزانن چ ڕەشبینی و چ خراپێکی ئەوە کرد بۆیە هاوڕێیان بە هەر ئەوانە ئەو دەورە ببینن بڕوا بە کەسیان مەکەن لەبەرەوەی هەمیان لەژێر پەنای ئەو سەوە ئەگەر بەخۆشیان ملیاردێر و ملیۆنێر نەبن دیدا کۆچی لەو سیستەمە دەکەن کە ملیاردێر و ملیۆنێرە کە ئەو میلەتەی تووشی ئەو قوربەسەریە کردی کە ئاوا چەشەی کۆترە سوابە هاوکات دەمەیەوە بڵێم ئەو سادە بوونە لە ئەوڕۆپیەکان هەیە ڕاستە بەڵام ئەوان درۆ ناکەن هەڵقوڵاوی زادەی خۆیانە یعنی سروشتیان وایە ئەوە نییە بڵێ کۆمەلگەش نیان قبول ناکە 5 سیارەی لە دوو بیتن و بە دەسەیتەری نەگەیەکنی و یعنی سروشتی و سیستەمی ئەو وڵاتانە وایە و بۆ خۆشیان هەم سیستەمەکەیان لە هەموو دنیا لێرە عەدالەتتر نییە و هەم خزمەتگوزاری دەکەن و هەم تەمسیلیە ناکەن لەو مەسەلانە کاچی من سەوەی لە کوردستان دەکرێت هەمووی سیناریۆ بوو دەرکەوت ئەو پێشەشەکەم لۆژمار خۆ بۆ خۆتان دەبینن چەند قورم ساغێکیان لێ دەرچوو بۆیە سادەبوون دیارە باشە باشتر لەوەی بەنمونە لوتیان لەگە ئاسمان بێتون و نوێنە ناو خەڵک بەس لە نەتیجە خەڵک معاناتی چییە ئاو کارەبا و معاش و نەبوونی یاسا ئەوانەیە ئەوانە داکۆچی لەو سیستەمە دەکەن و بەشێکن لێ بەرپرسە باڵاکانیان یەک متەسەڕفیان بەرپرسیەکەی ئیداری پایتەخت و سلێمانیە یعنی بەرپرسی ئەوە ئەگەر دەسەڵاتیش نەبی لە ڕووی ئەخلاقی و قانونی بەرپرسی ناخۆدای بڵێ بەشدار نەبوون بۆیە ئەوە تەمسیلیشکەی نوێیە بڕوا بەو تەمسیلە قێزەوە نانەیان مەکەن هەموویان لە نەتیجەدا یەک مارکەنە کە سیستەم لەو خەڵکەی دەکەن و فێڵ دەکەن لای ئێمە شەڵڵا بەنمونە هاوڕێیان جەرا تاالبان زۆر کەس کورد زۆر سادە بوو نوکتەی دەگوە دەو خۆش بوو کورە شەڵەوەکو مەسعودی لە ژیانت دەوت نەدەجوڵە دەو نەدەجوڵە بەڵام جەلال تاالبانی لە بەغدا دوو دەستکەوتت لەو کورد دەبوو
ئەوە ئەگە ناخۆ باشترە مەسعودی مەسعود خۆت هەیە ئێستا کەس دەموچاوی بە خەندەیەک نەدیتێ ماری بە قوڕێ نەژێرێ نەیدیترا نە ئەو دەموچاودام سەعات گرژە کوڕەکەشی وایە پێدەچ جینات بی کێش قسەی کۆتاییمە ئەوەی هاوڕێیان سادەبوون شتێکی باشە بەڵام سادەبوونی مزەیەف نا سادەبوونێک هەڵقوڵاوی ئەوە بێتن لە خزمەت خەڵکدا بێت داکۆچی لە سیستەمەکی ئازادی خوازان و هەژاران بکە خەباتیان لەبۆ بکە ئەگە ناوکو گوتم سەدام داکۆچی هەژارانیش دەکرد بە سیستەمەکەی دیکتاتۆری بوو نێوشیروان سروشتی وا بوو بەڵام لە پەنای ئەو سادەبوونە چۆن فێڵی لەو هەموو میلەتە کرد کاتە چ خۆش